یەکێک لە ئەسبابی فەوتانی تاغوتان ئەوەیە باڵیان لە ناوخۆیان هەڵگرتووە. باڵ نقطەی زوعفی ئەمانە. ئەم چەند ساڵی کە ئەمانە یاریان بە مقدسات و مقدراتی خەڵک کرد، ئەم دوو تاغوتە کە یاریان بە موچەی خەڵک و بە ڕزقی خەڵک و بە قوتی ئەو خەڵکە کرد و ئەنجا ئەو هەموو نەخۆشەی کە مەجالیاندا بڵاو بێتەوە، ئەو ناعیلاج نەکردنەوە، ئەو هەموو خەستەخانانەی کە خوێن مژنەڵی زەرون دکتۆرەکانی سەیدەلەکانی سلکی سەحی هەمووی هەرێکە لە عاسی خۆی بۆ بە زەرویەک و خوێنی ئەو کەسە ئەمژە کە خوێنی تیانەماوە قوڕنەسەر. ئەنجا ئەو کەسانی سەرمایەدارن، ئەوانەی تاجرنەوەی شەریکاتی گەوریان زەبەلاحیان دروست کردووان کە هەمویان یەک پلە بە پلە دەستی ئەوی ترماجەکەن و هەمووی ڕۆنەوە بۆ لای تاغوتی گەورە. ئەمانە خۆیان ئایدزی فکری و ئایدزی جەستەی خۆیان هەڵگرتووە. بەخوا قەسەم نقاتی زوعفی خۆیان ئەبێتەوە بە سەبەبێ بۆ ڕمانیان ئەگەر ئێمە هیچ شتێکیش نەکەین، بەڵام خۆی پەروەردگار هەرایان ڕووخێنێ، چونکە ئەو فەرعانەتی ئەوان ئیعلانیان کردووە ممکن نییە خۆی پەروەردگار قبوڵی بکە، هەر لایەدا و ڕایەدا، بەڵام خۆی گەورە ئەوێ بەدەستی ئێمە ڕایدا، ئێمەی بۆ پێبگەێنێ، ئێمە شیا و شایستە بین بۆی بتوانین حکمی تاغوتان لادەین و وڵاتەکە بکەینەوە بە دارالئیسلام، خەڵک لە نان و ئەمانە بژی. وخوای گەورە ئەوانەژەکا بە ئەسبابی ئینتیقام لێیان و بەسەرکەوتنی مستەزعفانیش. بەزەی بۆ مستەزعفانە نایەتەوە کە خۆیان مستەزعف کردو، بەڵام مستەزعفەکانی تر کە هاوارەکەن کە نازانن ڕێگا چییە، نازانن چۆن قوتاریان ببێ.